ڕێژەی تونوتیژی لە کۆمەڵگەی کوردیە ئەمە شتێکی تازە نییە، بەردەوام ڕوو لە زیادبوونە و جۆری تونوتیژەکان بەپێی زروف و مەکانی سەردەمەکان گۆڕانکاریان بەسەردایەت. لە پێشترا زیاتر تونوتیژیەکان جستەی بوون، بەڵام ئێستا مۆرکێکی تازەی لە خۆگرتووە کە زیاتر لە شێوازی دەرونیە خۆی ئەبینێتەوە بە حکومەوەی کە کۆمەڵێک یاسا و قانون هەیە بۆ ڕێگری لەو تونوتیژیانەی کە لەسەر جەستا شوێنەواریان دەرئەکەوێ. بۆیە ئێستا جۆری تونوتیژیەکان زیاتر گۆڕاوە بە تونوتیژی دەرونی و لە ڕووی دەرونیەوە ئازێتی ئەو کەسانە ئەدرێن. بەڵێ یاسای مادەی 8 تونوتیژی خێزانیمان هەیە، بەڵام سەلماندی ئەم بابەتانە تۆزە قورسەکە لە ڕووی دەرونیەوە تۆ بتوانی تەشخیصی ئەو بکەی کەم کەسە زەبری دەرونی بەرکەوتویان ناوەکو جەستە نییە کە ئاسان بناسرێتەوە جۆری تونوتیژیەکە. خاڵێکش کە زۆر گرنگی پێین ئێمە دکتۆری دەرونیە بۆ کەسانێک کە زۆر تووشی تونوتیژی زەبری دەرونی ئەبن ژیانی ئاسایی خۆیان بەباشی ناگوزەرن، بڕیارێکی دروستیان بۆ نادرێ یارمەتیانەین پارێ هاتوچۆ دکتۆری دەرونی بۆیان دابینەکەین. ئێمە خۆشمان وەکو ڕێکخراو ئیشمان زۆر لەسەر پیاوان کردووە بۆ کەمکردنەوەی جۆرەکانی تونوتیژی، چکە ئەوەی کە بکەر و ئەکتیڤی ئەو جۆرە تونوتیژیە کە بەرامبەر بە ژنانەکرێ بە دڵنیاییەوە پیاوانن لە ڕێی مامۆسایانی ئاینیەوە لە ڕێی تەلەڤیزۆنەکان و پێویستەکاری لەسەر بکرێت لە ڕۆی سۆشیال میدیا، چکە بەشێکی سەرەکی خەڵکی ئێستا سەرقاڵی کات بەسەربردن بە سۆشیال میدیا و تەلەڤیزۆنەوە. بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە کۆمەلگاکەمانە تونوتیژی زیاترە بێ، خۆکوشتنی ژنان و بڵێن ئەوانەی کە بەرامبەر ژنانەکرێ بەڕاستی لە زۆر بوونایە، یعنی لەگەڵ ئەوەی ئەم ڕێکخراوەکە ژنانیەکان یعنی هەموو لە کارە لە هەوڵان کۆمەلگا بەرەو بێهوشیاری بڕوا، بەڵام بەداخەوە سەیرەکەی ڕۆژانە لە هەواڵە بڵین هەواڵی ناخۆشەویستین، ژنێک خۆی کوشت، ژنێک سووتا، ژنێک خنکە، ینی هەری هەواڵی سێر بەڕاستی کە ئەمووشی ئەنجامی ئەو تونوتیژیانەیە کە بەرامبەر ژنانەکرێ و ئەمەش پەیوەندی هەیە بەڕاستی بە ئاستی هۆشیاریەوە، ینی بە ئەو باری گوزەرانی خەڵکەوە بە ئەو بارە سیاسی کەتیایە کە خەڵک هەمووی دەرونیە دەرونی جێگیر نییە، ینی بڵین بڵین بار و گوزەرانی خەڵک لە باشیانە لە بەرەوەمە وای کردووە بەڕاستی تونوتیژی زیارە و هەروەها بڵین ئەمە سۆشیال میدیا و بڵین ئەوەش دەوری خۆی هەیە بەڕاستی لەگەڵ ئەوانەیە کە بڵین ئەو کچانەمان کە بڵین مناڵن، ینی خۆی لە تەمەنێکی هەرزەکارایە بەڕاستی لەوانەیە ئەگەر تووشی شتێکیش بێ بە بۆنەی کۆمەلگاوە بە بۆنەی تاکێکی بڵین کە نەفامەوە کە هەست بەرپرس نییە تووشی هەڵەیەک ببێ سێرەکەی زەقە بێتەوە، سێرەکەی خێزانەکەی لە باتی ئەوەی کە پشتگیری لێ بکە، ینی هاوکاری کچەکەی خۆی بکە، سێرەکەی هەوڵێن بۆ کوشتنی یان بۆ لە ناوبردننی. ئەم هەموو ژن کوشتنە هەیە، بەڵام سێرەکەی یاسا سەروەر نییە، ینی یاسا بەرقەرار نییە، ینی ئەی دووسیەکانی هیچی ناگا بەدادگا، هەر زۆری هەر طبعاً بەبێەوەی کەسبی بزانێ ئەوە ڕوئیان بڵین لە ناویان ئەبن، ئەوەی کە ئەشزانرێ و کۆمەلگا پێی ئەزانێ سێرەکەی بڵێ دووسیەکەی داخرێ، ینی ئەڵێ زدی مەچوول، ینی بێبێەوەی کەس دەست بەسەر بکرێ. یاساکان بڵین لەگەڵ ژنانانی، یاساکان لەگەڵ ژنانانیە لەبەرەوە ئێمە هەساقا ڕێکخراوە ژنەکان بەڕاستی بە خۆداچوونەوەیەک بکرێ، هەوڵ ببرێ بۆ هەموارکردنەوەی یاساکان، بۆ جێبجێکردنی ئەو یاسانی کەشە جێبەجێ بکرێ، یعنی تۆ ئەگە یاسا داننێ ئێمە یەکو کەمپینی یەکریزی ژنان بۆ دژی داگیرکاری و تونوتیژی دژ بە ژنان، ینی تای پرۆژە یاسایەک بڵین گەڵاڵە بکەین و تەقدیمیکەین بۆ پەرلەمانی کوردستان، ینی بەڕاستی بۆ ئەوەی بۆ یاساکان بڵین ئەویان بکرێ، ینی بە دوواداچوونێکیان بۆ بکرێ و هەموار بکرێتەوە و یاسایەک دەرچێ، ینی بەڕاستی ڕەحمی بە ژنان بکرێ. ئەم سۆشیال میدیایی کە بڵین وڵاتان ئیسفادەی لێکن بۆ پێشکەوتن بەداخەوە لای ئێمە بۆ بە ینی دێوەزمەیەک بۆ ژنان و کچانی کۆمەلگاکەمان، کۆمەلگاکەشمان لەگەڵ ڕێزم بۆی، بەڵام تەندروست نییە، ینی سێرەکەی هەر لە مناڵیەوە فەرقی کوڕ و کچەکرێ، هەر لە مناڵیەوە ینی کچەکە نەوعی پەروەردەکرێ، کوڕەکە نەوعی پەروەردەکرێ، هەردووکی هەر مناڵی خۆتە، یعنی هەردووکی هەر لە کۆمەلگایە، ینی بۆ پەرەیەک پەروەردەی تەندروست بکرێ، کۆمەلگا هەمووی تەندروستە بێ، تۆ لە مناڵیەوە گەر بە تەندروستی پەروەردە کرد ئەو کاتە کۆمەلگایەکی تەندروستی دەستەکەوێ، یعنی با خوشکوبرا بۆچی تۆ دژی بەسەری ینی ئەوە بکەن، دژی یەکتری بکەن.